یاداشتی پزیشک و کارمەندانی نەخۆشخانەی پێنجوێن لەسەر مانگرتن و ڕاگرتنی دەوام. بەڕێزان، ئەنجومەنی وەزیران، پەرلەمانی کوردستان، وەزیری تەندروستی، پارێزگاری سلێمانی، قایم قامی پێنجوێن، هاوڵاتیانی خۆشەویستی پێنجوێن. وەک دەزانن ماوەی زیاتر لە 3 ساڵە بە چارەکە موچەیەکەوە کە لە کاتی خۆشیدا پێمان نەدراوە دەوامی 24 کاتژمێریمان کردووە. لەگەڵ ئازاری نەخۆشدا شەونخوونیمان کردووە و پێشمەرگە ئاسا جەنگاوین تا ئازارەکانی خەڵکی کەم بکەینەوە. بە شەو و ڕۆژ و بە سەرما و گەرما خزمەتی نەخۆشمان کردووە وەک ئەرکێکی مرۆڤ دۆستی خۆمان. بەڵام دەسەڵاتداران یەرێم هیچ نرخێکیان بۆ ئەرک و شەونخوونی ئێمە دانەناوە و لە زۆربەی مافەکانمان بێبەشیان کردوین و ئەو چارەکە موچێشمان لە کاتی خۆیدا پێڕەوا نابینن. بۆیە وەک دەڵێن لە بەرامبەر داواکردنی ئەرکدا ماف هەیە. ئێوە کە مافمان نادەنێ داوای ئەرکیشمان لێ مەکەن. پزیشک و کارمەندانی نەخۆشخانەش مرۆڤن و شایستەی ئەوەن ڕێزی زۆریان لێ بگیرێت، نەک مافیان بخورێت. هاوڵاتیانی شایستەی باشترین خزمەتگوزاری تەندروستین کە بۆیان دەستەبەر بکرێت. بەداخەوە کە مافی ئەوانیش خوراوە بە ڕێگەی جیاواز، وەک کەمی دەرمان و ئامێری پزیشکی پێویست و کەمی پزیشکی پسپۆڕ و کارمەند بۆ خزمەتی زیاتری هاوڵاتیان. ڕاگەیاندنی نەخۆشخانەی پێنجوێن 28 سەی 2018.